موچەخۆر و فەرمانبەران یێرێم ڕزگاریان نابێت لەسەرە و گرفتەکانی وەرگرتنی موچە. سیستەمی بانکی ئەلکترۆنی بۆ ئەوە بوو موچەخۆر بە ئاسانی و ماوەیەکی کەم موچەکەی وەربگرێت. بەڵام نەبوونی پارە لە ئەیتیەمەکان و کێشە و گرفتەکانی دیکەی سیستەمەکە موچەخۆری ناچار کردووە چەندین کاتژمێر لە بەردەم ئەم کابینەیە بۆستێت تا موچەکەی پێدەدات. جوانی دایانەوە پارێتیان نییە. من لە حوتی بانی و لێڵم پیاوانە هاتوومەڵی پارێتیانی ئایسە پارەیانەوەردەوە سەعات 11 لە هەسێ جیازەکە هەڵەبجێشان نە لەوەی ئەو بەرنە لەوەی حەمەقان نە لەمەش نەوەڵەتیانە بۆ ئێستا ئەولیوانە بەس بۆ ئەمەشیان هاوردووە دوانەکەی تر نییە. بڕۆ لە شارەکانی ترکەی ڕاکێشی ڕاکێشە بەس هەڵەبجە وایە هەڵەبجە هەمومانە وایە ئەوە کێشەمە من ساڵێکە و کاتم پێ ئەو کێشە لە هەڵەبجە هەیە یەی تەیرەڵێ پارە نەما وڵات چوار جار هەڵێ پارێتیان نییە هەڵێ دوو سایترێکەوێتەویش پارە تا پارە بێن. لە پارێزای هەڵەبجە 5 ئەیتیەم لە شەقام و شوێنەگەشتەکان دانراون بەڵام زۆربەیان پارەیان تێدا نییە. ئەکید ئەمە بۆتە بەڕاستی نەبوونی ئەیتیەم و پارەدار نەکردنیان لە هەڵەبجەیە بەڕاستی بۆتە گرفتێکی گەورە. خۆی ئەسڵی بابەتەکە بۆ بوو کاراسانی بێ بۆ فەرمانبەران و بۆ موچەخۆران موچەکانیان بە ئاسانترین شێوە دەستکەوێت بەڵام بەڕاستی بارگرانیەکی زیاتریان دروست کردو ئێستا بۆنەی ئەمە جارێک دی پارێتیانە جارێک دی ئیش ناکە جارێک دی زۆر قەرەباڵخە. فەرمانبەران یاریمی کوردستان بەردەوام چاوەڕوانی هاتنی موچە و قشتی دابشکردنی دەکەن. دواتریش گیرۆدەی کێشە و گرفتەکانی ئەیتیەمەکانن کە لە ڕێگەی هێژماری من و بە بانکیکردنی موچەوە فەرمانبەران لێوە موچەکانیان وەردەگرن. ئەویش بە زەحمەت و مانەوەیان بۆ چەندین کاتژمێر لە بەردەم کابینەکان. موچەخۆران دووباتی دەکەنەوە هەژماری من و سیستەمەکە کێشە و گرفتی قەرەباڵقی و ناڕەحەتیەکانی وەرگرتنی موچەی چارەسەر نەکرد. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.